بۆ تاوتوێکردنی چەند پرسێکی گرنگ بە کەرکووک و تەبایی نێوان پێکاتە و حزبە سیاسەکانی شارەکە. حزبە کوردستانیەکانی کەرکووک لە ئاستی بەرپرسی یەکەمی حزبەکان کۆبوونەوە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بەرپرسی کۆمیتەی کەرکووکی حزبی شووعی کوردستان ناوەڕۆکی کۆبوونەوەکەی ئەمڕۆی حزبە کوردستانیەکانی خستە ڕوو کە تیایدا تاوتوێی دۆخی شارەکە و پتەوکردنی پەیوەندی نێوان پێکاتەکانی شارەکە کراوە. کەرکووکی حزبی شووعی کوردستان کۆبوونەوەی کەسی یەکەمی حیزبەکان لەسەر ئاستی کەرکووک ئەنجامدرا. لە ڕاستیدا ئەم کۆبوونەوەی لەسەر پێشنیاری مەڵبەندی دوو ڕێخستنیەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پێی کە کاک محەممەد دوو شیوانی سەردانی سەرۆکۆماری کردبوو کۆمەڵەیەک پێشنیار و ڕایهێنا کە ئێمەش لێرە دراسەمان کرد. لە کۆبوونەوەکەدا زۆر خاڵ باسکرا پێکەوە ژیانی سەرجەم نەتەوەکان و پێکێنانی لیژنەیەک بۆ ئەوەی سەردانی برایانی تورکمان و برایانی عەرەبکە بە هەموو بەشەکانیەوە و هەروەها لیژنەیەک پێکات بۆەوەی کە ئێمە کۆنفرانسێک لەسەر ئاستی حیزبە کوردستانیەکان و مامۆستایانی زانکۆ و هەندێک کەسایەتی سیاسی و ڕۆشنبیری لە کەرکووکە ئەنجام بدرێ بۆ ئەوەی هەڵوێستەکانمان بۆ برایەتی و پێکەوە ژیان بێ. ئەو کۆنفرانسە بۆ پێکەوە ژیان و ئاشتیانەی نەتەوەکانە لە کەرکووک. هاوکات بەرپرسانی حزبە کوردستانیەکانی کەرکووک تەبایی و پتەوکردنی پەیوەندی نێوان پێکاتەکانی شارەکە بە گرنگ دەزانن چونکە ئەوان پێیان وایە لە کەرکووک ناکۆکی و دووبەرەکی دەبنە هۆکاری سەرهەڵدانی کێشە و ململانەی زیاتری نێوان نەتەوە جیاوازەکانی کەرکووک. لە ڕاستیە ئێمە لەم کۆبنەوەی ئیمزارەمانە زۆر تەرکیزمان نەخستە سەر مۆزوعی هەڵبژاردن چونکە ئێمە هەندێک مەلەفمان هەبوو تایبەت بوو بە کەرکووک و بە کەرکووچیەکان بە کوردەوە بە عەرەبەوە بە تورکمانەوە بە مەسیحیەوە. ئێمە دەمانێت وەکو ئەحزابی کوردستانی ئالێتێکی گونجاو بدۆزینەوە لەگەڵ ئەحزابی عەرەبی و تورکمانی و کەرکووشی پێکەوە وەکو برا ئەم ئیدارەی ئەم وڵاتە بدەین. تەجروبەیەکی زۆر و زەبەنمان هەیە لەوەی کە هیچ پێکاتێک بە تەنیا ناتوانێت ئیدارەی ئەم شارە دەبێ هەمومان پێکەوە ئیدارەی بدەین. کاتێک سوڵتەی کەرکووک گەشتوێت هەر پێکاتەیەک لە کورد لە عەرەب لە تورکمان بەلای خۆیان ڕایکێشاوە. ئێمە ئەمانەوێ ئەوەش وای لێ کردووە کە پردی متمانەی نێوان پێکاتەکان تێک بچێ و نەمێنێ. بۆ ئێمە لەم کۆبنەوەیە تەکیدمان لەسەرەوە کردەوە کە پێویستە متمانەی نێوان حیزبە کوردستانیەکان لەسەر بنەمایەکی ڕاست و دروست لەگەڵ یەکا بکەین دوای هەڵوێستەکانمان یەخکەین دوای ئەوە کارتی پێکەوە ژیان کە ئێمە لەم شارەیە ئەژین هەمومان پێکەوە لەگەڵ پێکاتی عەرەب لەگەڵ پێکاتی تورکمان لەگەڵ مەسیحی ئێمە هەمومان لەم شارەیە پێکەوەژین. پێویستە دانووسان و گفتوگۆ بکەین لەسەر چۆنیەتی بەڕێوەبردننی ئەم شارە. لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەری ساڵی 2017 هێز و لایەنە سیاسیەکان تەواوی هەوڵەکانیان خستۆتە گەڕ تا بتوانن دۆخی کەرکووک ئاسایی بکەنەوە بەڵام بەهۆی نەگەڕانەوەی پارتی بۆ شارەکە و ململانەی نێوان یەکێتی و پارتی وای کردووە دۆخەکە بەو جۆرە بمێنێتەوە و کورد لە ئاسی چارەسەری ئەو کێشانە دەستەوسان بێت کە شارەکەی پێدا تێدەپەڕێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.